28 ساڵ بەسەر ڕاپەڕینە جەماوەرەکەی قەزای چەمچەماڵدا تێپەڕ دەبێت کە تیایدا چین و توێژە جیاوازەکانی قەزاکە شارەکەیان لە دام و دەستگاکانی ڕژێمی بەعس پاک کردەوە. دوای ئەو ماوە زۆرشتا ئێستا دانیشتوانی قەزاکە هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێم لە زۆربەی خزمەتگوزارە سەرەتایەکان بێبەشن. ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنیش پێیان وایە خاوەنی ڕاستەقینەی ڕاپەڕین بریتیە لە جەماوەر و خەڵکی کوردستان. بۆیە بۆ هیچ کەس و لایەنێک نییە بە تەنها خۆی بە خاوەنی ڕاپەڕین وەک بۆنەیەکی نیشتیمانی بزانێت. کێشەی چەمچەماڵ دەتوانین بڵین ئاوا خزمەتگوزارەکانە و سەوزکردنی ژینگەیە سەوزاییە وەکو پێویست شاری چەمچەماڵ سەوز نەکراوە ڕووپەری سەوزایی بۆ جێبەجێ نەکراوە کە چەمچەماڵێکێکە لەو شوێنانەی کە ئەنفالی سێ چەمچەماڵی گرتوتەوە کە خۆتان ئەزانن سەرڕای زەحیەجیانی و مادەکان زەرورزیانێکی زۆری بە ژینگەی چەمچەماڵ گەیاندووە ئەبایە ئاوری زۆری لێ بدرایەتەوە ئەم شارە سەوز کرایە ئەم شارە لە ڕووی کارەباوە لە ڕووی ئاوە لە ڕووی خزمەت گوزارەوە لە هەموو پێداویستیەکاندا لە پێشەوەی هەموو شارەکان بۆیە. ئەوەی کە تایبەتە بەیادی ڕاپەڕین سیرەکەی هەر حیزب و لایەنێک خۆیەکە بە خاوەنی ڕاستەقینەی بەڵام خۆی خاوەنی ڕاستەقینەی ڕاپەڕین بریتە لە جەماوەر چوە گەر جەماوەرە لەگەڵان نەبووە بێگومان هیچیت پێ ناگرە ڕاستە حیزب و لایەنەکان هەر کەسە بەپێی حەزم و قەبار و بارەستەی خۆی بەشداری کردووە بەڵام لە ماوەی ئەم 28 ساڵی ڕابردووە ئەگەر تۆ بێ ئێستا بەراوردێکی منطقی واقعی بکەی ئایا ئەوەی کەوا خەڵک ڕاپەڕینی بۆ کرد لەگەڵ ئەوەی کەوا ئێستا خەڵک بە چای خۆی بینێ ئایا ئامانجەکانی وەکو خۆی بەدی هاتوون بێگومان بەدی نهاتوون یانی تۆ سیرەکەی 28 ساڵ بەسەر یادی ڕاپەڕین ناتێپەڕیوە ئەمڕۆ ڕۆژی ئەینیە سیرەکەین کۆبوونەیەکە بۆی کەوا ئێمە پاشەکەوتی موچەمان لێرا برێ یانی لە ماوەی 28 ساڵ ئێمە گەشتین بەکوێ پاشان لە ڕێی خزمەتگوزارێک گشتەکان بڕۆ سێرێکی ڕێگاوبانەکانمان بکەن سیرێکی نەخۆشخانەکانمان بکەن سێرێکی بواری کەرتی تەندروستی بکەن سێری کەرتی پەروەردە بکەن سێری هەموو کەرتە جۆر بە جۆرەکانی کە سێرەکەی بەڕاستی وەکو پێویست خزمەت نەکراوە. بەشداربووانی ئەو کاتی ڕاپەڕینیش باس لەوە دەکەن ئەو ئامانجانەی ڕاپەڕینی لە پێناوداکران نەک هەر نەهاتوونەتە دی بەڵکو ساڵ بە ساڵ لە پاشەکشەی بەردەوامیشدا بوون و بەرهەمی ڕاپەڕینیش بۆ چەند بەرپرسێکی باڵاو کۆمپانیاکان بوون نەک خەڵکانی شۆڕژگێڕ و خەباتکار. نەخێر بەی شێوەیەک ئەو ڕاپەڕین و ئەو یادەی کە ئەو ڕۆژە ئەو خەڵکەی کە خەونی پێوابینی بە هیچ شێوەیەک نەهاتە دەدی لەبەرەوەی خەڵک لەژێر چەوسانە و زوڵما بوو بەڵام ئەم ڕۆکابینیکەوە لەلایەنی چەند حزبێکەوە ئەم وەزعە قۆرەخ کراوە چ لە داهاتی چ لە سەرۆت و سامانی چ لە بوونی ئازادی چ لەلایەنی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمەوە ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتۆتە دی دەتوانین بڵێم لەبەر ئەوەی هەموو ئەوانەی بەشداری ڕاپەڕینیان کردیا لە ڕاپەڕینا بەشدار بوون ئێستا لە حکومڕانی و دەسەڵات و بەڕێوەبردنی جومگەکانی وڵاتانین ئەوەی کە ئێستا حکومڕانی حازر بەدەسە هاتنەتە سەر سفرەی حازی ئەمە یەک لە هۆکارەکان دوو ئێمە گەورە بە یەکگرتووی بە یەکدەنگی بە یەک ڕیزی توانیم گەورەترین دوژمنی جیهان ببەزێنین ئێستا لە ناو کووردا ئەو یەکدەنگیە ئەو یەک ڕەنگیە ئەو یەک ڕیزیە نییە. لە 6 ئاداری ساڵی 1991 و ڕۆژێک دوای ڕاپەڕینی ڕانیەی دەواازەی ڕاپەڕین دانیشتوانی قەزای چەمچەماڵ دژی ستەمی ڕژێمی بەعس ڕاپەڕین بەڵام لەو ڕۆژەدا و بە زەبری هێزەکانی ڕژێم ئەو ڕاپەڕینە سەرکوت کرا و چەندین هاوڵاتیش دەستگیر کران. دواتر و دوابەدوای ڕاپەڕینی قەزای ڕانیە و پارێزگای سلێمانی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵیش لە 8 ئاداری ساڵی 1991 دژی زوڵم و ستەمی ڕژێمی بەعس ڕاپەڕین. لەو ڕاپەڕینەشدا 5 هاوڵاتی شەهید و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.